تیپی تۆپی پێیانەیە ئەندرێن وەکو سەرجەمیانەکانی تر ماوەی نزیکەی مانجێکە دەستی بە مەشق و ڕانیان کردەوە بە مەبەستی خۆئامادەکردنیان بۆ یاریەکانی وەرزینەوەی خولی نایابی کوردستان. تیپی تۆپی پێی یانەی هەندرێن وەکو سەرجەمیانەکانی تر ماوەی نزیکەی مانگێکە دەستی بە مەشق و ڕاهێنانەکانی کردووە بە مەبەستی خۆئامادەکردن بۆ وەرزی نوێی خولی نایابی کوردستان. یانەی هەندرێن بەڕابەرایەتی دڵشاد معروفی ڕاهێنەر وەرزی ڕابرد و پلەی چوارەمی خولی نایابی کوردستانی بەدەستێنا. ئێستاش تیپەکە لە سەرەتای ئامادەکاریەکانی تی بۆ وەرزی نوێ. پێشخۆ ئامادەکردنەکە لەگەر دەستەی ڕاهێنەران کۆبنەوەیەکمان ئەنجامدا بۆ ئەوەی بزانین کێشە و گیر و گرفتەکانیان یان نقستانی یاریزانیان چییە. ئەوە بوو گەیشتنەوە ئەنجامێکەوە ئەوان لە هێڵی بەرگری یاریزانیان دەوێت لە ناوەڕاست و لە هێرش بەریش. توانیمان ئەو یاریزانانی ئەوان پێویستیان پێبوو بۆیان پڕ بکەین ئەو شوێنانە. ئێستاش بە باش خۆمان ئامادە کردووە و ئەوەی ئەوانیش پێویستیان بی ئێمە وەکو یانێ وەرزشی هەندرێن وەکو ئیدارە لە خزمەتیان داینەوە بۆیان جێبەجێ دەکەین. ڕاهێنەری یانەکەش هەمان سیاسەتی یانەکە جێبەجێ دەکات بە پشتبەستن بە یاریزانی لاو لە هەمان کاتیشدا هێشتنەوەی چەند یاریزانێکی بە ئەزمون. ئەمە احتیمال مەزیاتر لەکرد لەسەر برم یاریزانە لاوەکانی خۆمان بار حاڵ یەک دوو یاریزانی کەش کە برێن پار ساڵ یانێندرێنیان بەجێش بۆ ساڵ لەگەڕاونەتەوە. بەڕاستی بەخۆش مەروە حەزم لێ حەز دەکەم فەریقمە بێ هەردوو لای تێدا بیت سبرێم لە یاریزانی لاوی تێدابی لە هەمان کاتیش حەزم لێ سێ چار یاریزانی بە ئەزمون لە برێم تیپەکەمان داهابێت تاکو ئەو یاریزان لاوانە برم سوودیان لێ وەرگرن و فەریقش بە عام سوودیان لێ وەربگیرێت. یاریزانانی یانەی هەندرێن بە ورەیەکی بەرزەوە چاویان لە پیشاندانی ئاستێکی بەرز و دڵخۆشکردنی هەندەرانیانە هەروەها دەیانەوێت ڕکابەری بکەن لەسەر نازناوی خولەکە. بە تەواوی لە ئامادەکاری باش دێنێت لە هەموو یانەکان زیاتر خۆمان ئامادە دەکەین ئینشاڵڵا بۆ دەوری کوردستان و هەوڵیش دەدەین ئەنجامێکی زۆر زۆر دڵخۆشکەر بۆ یانەکە و بۆ هەموو کوردستان بەدەست بێنین بۆ ئەوەی بیسەلمێنکیان هێندرێن هەردەم گەوری هەندە بە گەورەیش دەمێنێتەوە. یانەی هەندرێن لە ساڵی 2023 دامەزراوە و بەردەوام لە ڕیزی یانە گەورەکانی کوردستان بوو و لە وەرزی 2010-2011 نازناوی خولی نایابی بەدەستێناوە و وەرزی دواتریش پلەی دووەم. یانەی هەندرێن بە تێکەڵەیەک لە یاریزانی لاو بە ئەزمون خۆی بە وەرزی نوێ ئامادە دەکات و دەیەوێت جارێشتر خۆی بە نازناوەکە ئاشت بکاتەوە. ئەمەش دوای ئەوەی ماوەی سێ وەرزە لەو نازناوە دابڕاوە. وەرزی ڕابردووش لە پلەی چوارەم زیاتر هیچی پێنەبڕا. حسێن محەممەد کەناڵی ئاسمانی